دوای 2 هەفتە بەسەر بڕیارەکەی پارێزگار هێشتا ژینگەی هەولێر لە ژێرباری دووکەڵی زۆر و چڕ دەرباز نەبووە. بۆچی پارێزگاری هەولێر لە بڕیاری داخستنی پاڵاوگەکان پەشیمان بوویەوە؟ سەرەڕای تێپەڕینی 2 هەفتە بەسەر بڕیاری داخستنی پاڵاوگە نایاساییەکانی سنووری هەولێر وەک هەوڵێک بۆ پاکردنەوەی ژینگەی هەولێر، بەڵام تاوەکو ئێستا ئاسمانی هەولێر هاوشێوەی بەر لەم بەروارە دووکەڵاویە. هیچ بەرەو پێشچوونێکی ئەوتۆی تێدا دروست نەبووە. هاوڵاتیان دەڵێن دووکەڵی چڕ و کەمبوونەوەی ئاسۆی بینین لە هەولێر هەر وەک پێشوو ماوە. ئەم بڕیارانەی دەرکراون تەنها بۆ سەرقاڵکردنی خەڵک بووە وەکو بڕیارەکانی پێشوو جێبەجێ نەکراون. با گوێرەی ئەو ڤیدیۆیانەی بەیانی هاوڵاتیانی هەولێر بڵاوی دەکەنەوە لەو دی و شەقامی شێزمەتری و لەو شوێنانەی کە پاڵاوگە نایاساییەکانی لێیە دووکەڵێکی چڕ ئەو ناوچانەی داپۆشیوە کە سەرجەمیان ئاراستەیان ڕوو لە هەولێرە و دووکەڵەکانیان دەگاتە ناو هەولێر. سەرەڕای هۆشداری پسپۆڕان لە مەترسی ئەو دووکەڵانە، بەڵام لە جیاتی پابەندبوون بە بڕیارەکان ئومێد خۆشناو لە نوێترین لێدوانیدا دەڵێت ئەم پاڵاوگانە ژیانی خەڵکی لەسەرە و شوێنی دیکەیان بۆ دابین دەکرێت. ئەمەش وەک ئاماژەیە بۆ ئەوەی لە بڕیارەکەی پێشووی بۆ داخستنی پاڵاوگە نایاساییەکان پەشیمان بۆتەوە، بەهۆی ئەوەی بەرژەوەندی حیزبی و بەرپرسانی دەستڕۆیشتوو لەو پاڵاوگانە هەیە و نەوتی بە قاچاغ دەرهێنراوی تێدا ساغ دەکرێتەوە. پێدەچێت ئەم بڕیارەش هاوشێوەی بڕیارەکانی دیکەی چاکسازی کە لە بەرژەوەندی خەڵک دەدرێت جێبەجێ ناکرێت و دەکرێنە قوربانی بەرژەوەندی بەرپرسانی باڵاو کە بەهۆیانەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ڕێژەی توش بوون بە شێرپەنجە لە هەولێر 3 بەرامبەر زیادی کردووە.